السلام عليكم ورحمة الله وبركاته. أم كاتتان باش بينراني برز خوشويست خوش حالم بويك أمره لا القيج تازا لا برنامجتان برنامج دوانجي خلق لخدمت أوي برزو خوشويستم دوای بڕیارەکەی دادگای فیدرالی گرفتی موچە سارەسەر دەبێت. ئەمە پرسیارێکە دەتوانم بڵێم پرسیاری هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستانە و تەنانەت ئەوانەی کە موچەشیان نییە لەبەر ئەوەی کە ئەگەر موچە بدرێ لە کاتی خۆی و پارە بێتە بازار دوجار خاوەن موچە و بێ موچە و ئەوەی کە لەم هەرێمی کوردستانەیە هەمووی قازانج دەکا هەمووی چۆن دەڵێ دەگەشێتەوە لەبەرەوەی ئەم تەداولی پارێ لەم بازاڕە و کە موچە خۆر پارە وەردەگرێ ئەو لەولا کرێکارەکەی وەردەگرێ ئەو لەولا جوولەیە دەکا ئەم هەموو جوولەیە دوجار دڵی خەڵک خۆش دەکا بە حەقەت. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە کە بۆچی و یاخۆت با بڵێن ئەمڕۆ 25 مانگە، ئەمڕۆ 25 شوباتە 25 دووە، ینی تا ئێستا هیچ دیار نییە، هیچ بەوادرێک دیار نییە ئایا ئاخۆ موچە کەی دێ کەی دەگا کەی دابەش دەکرێ. عێراق موچەی خۆی وەرگرت، بەڵام بۆچی ئەمە موچەمان وەرنەگرتووە؟ بۆچی تا ئێستا موچە نەدراوە؟ ئایا ئەم بڕیارە جێبەجێ دەکرێ؟ ئایا ئەگەر جێبەجێ نەکرێت چی دەبێ؟ و ئایا ئەگەر جێبەجێ بکرێت چۆن دەبێ؟ چونکە بە حەقەت بەڕاستی خەڵک ناحەقی نییە لەبەرەوەی ئەم بابەتە زۆر درێژەی خایاند و هەموو چین و توێژەکانی نێو کۆمەڵگا بەڕاستی وەزعیان خراپە، هەر لە موچەخۆر و هەر لە غەیری موچەخۆر و هەر لە تەواوی خەڵکی کوردستان ئەوەی کە ئیمکانێتی هەیە وەزعی باشە ئەوە بابەتێکە. بەڵام ئەوەی تر هەر هەمووی بەیەکەوە مەربوطە و هەمووی بەیەکەوە وەکو دەنچی تەسبیح وایە، ینی هەر هەمووی قازانج دەکات لە بوونی موچە لە بوونی بازاڕێکی باش. بەڵام ئەگەر هات و خوانەکە موچە دواکەوێ بەڕاستی هەر هەمووی دڵتەنگ دەبێ، هەر هەمووی زەرەر دەکا، بازار دەوەستێ، کاتێکیش بازار بوەستێ بەڕاستی خەڵک بە بازارڕەوە خەڵک ڕۆژانە چۆن دەڵێ لەم شارانە لە هەرێمی کوردستان ئەوەی کار دەکا چپارە وەردەگرێت، چپارە دەبێت یاخود بڵێن کەسێک کە کار دەکا پارە وەردەگرێت، کەسێک کە کرێکاری هەیە و کەسێک کە خەڵکێک لە بەردەستی ئیش دەکا دەبێت پارە بدە. چا باشە ئەگەر ئەم پارەیە نێ لەو بازارەتەدا ینی نەسوڕێتەوە ئەو پارەیە باشە گاڵتە نییە، ئاخر 700 ملیار 900 ملیار مانگانە دابش بکرێ بەسەر خەڵکا وەکو موچە ئیدی ئەو پارەیە کە دێتە بازار کە دێت سەدەستی ئەو موچەخۆرە ئەوش دەچێت پارەی دوکاندارێک دەدا، ئەوش دەچێت سیارەکەی چادەکە ئەو دەچێت شتێ بۆ ماڵەکەی دەکڕێ. یعنی ئەمە وەی لێدێ بەڕاستی خەڵک چۆن دەڵێ حرەکەیەکی تیجاری باش دەکەوێتە ناو خەڵک. بەڵام ئەگەر خوانەکە ئەگەر بێت و ئەو پارەیە نێ ئەو موچەیە لە کاتی خۆی نەدرێ و دوا بکەوێ تۆ ئەو کاتە سیر کە حاڵی پێشمەرگە دەبێت چۆن بێ، حاڵی مامۆستا دەبێت چۆن بێ، حاڵی هەر فەرمانبەرێکی ترکە لە هەرێمی کوردستانە. و تەنها ئەوەی کە پشتی پێبەستایە تەمان دوای خوای پەروەردگار ئەوەی کە پشتی پێبەستایە موچەکەیەتی باشە ئەگەر موچەکەشی نەبێ کەسابەتیشی نەبێ پێداویستیشی هەیە. هەنی ئێمە ئەگە سیرکەین دەبینین هەر خێزانێک لەم هەرێمی کوردستانە ئەگەر تەنها لە ژن و پیاوێک هیچ منداڵیشیان نەبێ، ئەگەر خانووی خۆشیان بێ باشە، بەڵام دوجار پێویستیان بە مەسروفە، چونکە هەردووکیان مرۆڤن پێویستیان. کاک هادی لە سلێمانی، کاک هادی سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش. کاک هادی تا کاک هادی وەردەگرین. کاک هادی ئەگەر تەنها دوو نەفەریش بن بۆ نمونە لە ماڵێکە باشە پێویستیان. کاک هادی سڵاوی خوارد لێبێ. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته.
بەڵێ کاک هادی کاک هادی کاک هادی فەرموو دیارە پەیوەندەکەی حاصل نابێ باش کابرای موچەخۆر جا خۆی بە تەنها موچەخۆر بێ و خێزانەکەشی موچەخۆر بێ ئەگەر مانگانە موچەکەیان لە کاتی خۆی بێ دەتوانن بەلانی کەم ژیانێکی ئاسایی و ڕێکوپێک بەسەر برن بەڵام تۆ سیر کە ئەگەر لە ماڵێک ینی خێزانێک تەنها مەزدەری ڕزقیان موچەیەک بێ و باوچیان بێ بۆ نمونە ئایا ئەم ماڵە چی بکە بۆ نمونە کە سەری مانگ موچەکە نەهات لەوانەیە کرێتیش بن باشە لەوانەیە نەخۆشیان هەبێ لەوانەیە بۆ نمونە ینی پێداویستی ماڵیشان زۆر بێ بەڵام ئایا ئەگەر موچە نەهات و هیچ کەسابەتێکیش نەبوو دەبا ئەم سەرکردانە ئەم بەرپرسانە ئەم وەزیرانە بابیر بکەنەوە بزانن ئاخۆ ئەو ماڵە دەبێت ژیانی چۆن بێ خۆ ئەگەر خەڵکێک تەنانەت مریشکێک و چەند جوزەڵەیەکیش ڕابگرێت پێویستیان بە خواردن هەیە چ جای ئەوەی مرۆڤ بێ ینی کاک عەبدوڵڵا لە سەی سادق فەرموو برا کاک عەبدوڵڵا سڵاوی خوات لێبێ عليكم السلام ورحمة الله وبركاته برا زۆر سپاس ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کسکەی و لە مۆبایلەکەت قسە بکەی بەیەکەوە قسە بکەین بە فەرموو وەڵا ئەگەر تەلەڤیزۆنەکەت کسکەی باشە فەرموو قسە بکە کاک عەبدوڵڵا والله حاجی مامۆستاگیان دیارە بەڕادەیەک چارەسەر ئەکرێ ئەگەر ئەمان گرفتی بۆ دروست نەکەن چیە گرفتی بۆ دروست نەکا بۆ نمونە وڵا حکوومەتی هەرێم ئەم حیزبانەکە دەسەڵاتیان هەیە بەڕاستی ینی دڵخۆش نین بەوەی کە ئەوان ئەوەی بۆیان کرێ گرفتیەکە نەبەر لەبەرەوە بەرژەوەندی میلەتیان ناوێت پێ دوایە لەسەر ڕێگەوەکەەوە گرفت دروست دەکەن ئەنی ئەو بڕیارانە جێبەجێ ناکەن نەوتەکە نەوت ئەو داهاتی نەوتی و نانەوتی تەسلیم ناکەن ئەوەیە مەسەلەکە وڵای قەزا لە ماڵم ئەوە خۆی بەبەر چاوەیە ئەو بەرژەوەندی میلەتی تیا ئەوان گرفتی بۆ دروستەکەن ئەوان ئەوەی لای ئەمانەوە بکرێ بە دەمیەوە ناچن جا بەڕاستی ینی هەتا ئەمە نەچێت بواری جێبەجێکردنەوە کەڵ دڵخۆش نییە بەوەی کە ئەمان گرفتی بۆ دروستەکەن ئێنا لەوانەیە بەڕادەیەک لە لای حکوومەتی ناوەندیوە تەحادێ بەرەو پێش بڕوە ئەم کەیسە بەڵام ینی گومانمان هەیە لە لای حکوومەتەوە تشکیلەی بۆ دروست کرێ ئەوەی وەکو بڵێ لەژێر دەست ئەمانایە جێبەجێی نەکەن بەڕاستی پرسی ئەوە هەیە بەداخەوە ئینشاڵڵا وا نابێ دنیا دەکەین وانەبێ بەس بەخوا ئینشاڵڵا وا نابێ تەنها بەخوا دەستەکانت خۆشکە عەبدوڵڵا جان زۆر سپاس بە قوربان کاک جەمال لە بازیان کاک جەمال سڵاوی خوات لێبێم کاتت باش کاک جەمال لە بازیان سڵاوی خوات لێبێ مامۆستاگیان سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات گوێم لە سەوتە نییە ئەگەر تەلەڤیزۆنەکەت کسکەی گوێ لێ دەبێ مامەنوەر بەڵێ گیان ئەلو بەڵێ قسە بکە بە قوربان قسە بکە کاک جەمال قسە سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا مامۆستاگیان گوێم لە تۆ نییە بەڕێزان ئەو برایە گوێ لێ تۆ بەڵێ گوێمێتە فەرموو بەڵێ مامەنوەر سەوتە تەوەڵایی تێناگە دەنجی تەلەڤیزۆنەکەت کسکەی باشە بەڕێزان بەڵێ ئەو قەرارەوە ئەگەر مەعاش بن هەموو مانگیان بەڵێ ئەگەر مەعاش بن ئەوە کار و کاسبی باشە بێ خەڵک مەعاش وەگرێ وەزعی باشە بێ بازار ئەکرێتەوە بۆ نمونە ئێمەی کرێکار یعنی ئێستا من کرێکاریەکەین ئێمە لە سلێمانی یعنی سێ مانگە بێ من 100,000 پێیان کردووە بەداخەوە سێ مانگە من 100,000 پێیان ئایا 100,000 بەم بەچی هاتووەتە 50,000 ئەو کارەبا بۆ هاتوۆتەوە بە مۆری دەشەوە بەڵێ یعنی ئەگەر حکوومەت یان ئێوە گە بکرێ حسابیشان لە کرێکار بێ بۆ نمونە عەقارێک بدەن سلفەیەک بدەن یان پارێک مامەلە کار و کاسبی پێ بکەین بەڕاستی ئێمە ئیشمان نەماوە هەر هیچ
ئەگە معاشی بن بە هەموو چینێک ئەوە ئیشوکار بوو ئەمە دەورە بینێ بەڵام ئەوەتەی معاش نادەن بەو خەڵکە ئێمە ئیشوکارمان نەماوە بەڕاستی مامڕۆنیە بەداخەوە ئینشەڵا داوا لە حکومەتی خۆمان لەگەم و لە حکومەتی ڕاستیەکەم ئەم معاشە بن بە میلەتە بەڕاستی ئەوە شتێکی باشە ئینشەڵا ئەگەر بیکەن ئینشاءڵڵا لێکن مافی خەڵک بدەن بۆی کەوا خوای گەورە خۆشی بوویان ئەگەر مافی خەڵک نەدەن خوای گەورەش خۆشی نادەن داوا لێکەم حەقی خەڵک بدەن بە هەموو شێوەیەک زۆر سپاس بە قوربان. یعنی سێ مانگ تۆ پارەیەکی ئەو تۆ نێتە باخەڵت ئاوا بەڕێز و بە احترامیشەوە قسە بکە بەرامبەر بەم حکومەتە و پێیان بڵێ ئەگەر ئەوان ئاگایان لە خەڵک نەبێ و خەڵکیان خۆش نەوێ خۆ ئەوانی خۆش ناوێ. یعنی پێم سەیرە ئەم بەرپرس و ئەم دەسەڵاتدارانی ئەم هەرێمە لە کوێن ئاگیان لێنی ئەم خەڵکە کە بارودۆخی خراپە ئەم خەڵکە لە باروگوزەرانێکی خراپدا دەژی سەرڕای هەموو ئەمانەش کە تۆ پارەیەکی ئەو تۆ دەست نەکەوێ بەڵام هەموو مانگێکیش تۆ دەبێ پارەی کارەبا بدەی و ئەگە هەر پارەیەکی قەرزاری حکوومەتی دەبێ بیدەی. یعنی بەڕاستی جێگەی داخە ینی کرێکارێک دەڵێ 3 مانگە 100,000 منیش کردووە. یعنی ئیش بە فعلی نییە. ئەگەر پارێنێتە بازار خەڵک ئەو پارەی کە هەیشیتی دەترسێ نایێنە بازار. ئەگەر موچە بەردەوام نەبێ پارە لە بازار نەبێ خەڵک موچە وەرنەگرێ ئەوەی کە لە ماڵەوەشی هەیە دەستی پێوە دەگرێ. بەم حاڵەش بەڕاستی ئەوەی کە ئێستا دەیبینین بەداخەوە ئەوە دیارەکە بڕۆی بۆ هەر بازارێکی سارد و سڕ و بازارێکی بێ مشتری و خەڵکێک بەڕاستی دەبینی چۆن دەڵێ خەفەتێک بە نیچەوانیەوە دیارە خەفەتێک بە دەمچاویەوە دیارە. یعنی کاک هادی بەڵێ فەرم بە قوربان. کاک هادی سڵاوی خوارد لێبێ دیارە ئەو پەیوەندیە حاصل نابێ. جا ئەم بابەتی مەسەلەی موچە کە ئایا ئەم بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ دەکرێت یا جێبەجێ ناکرێت ئایا ئەگەر جێبەجێ بکرێت چی دەبێ و ئەگەر جێبەجێ نەکرێت چی دەبێ. باز لەوە دەکرێت ئەگەر جێبەجێ نەکرێ ئەوە لەوانەیە کە بەڵێ فەرموو کاک هادی ژیان. کاک هادی بەڵێ برا جملة مع مصانية من جملة فەرموو قسە بکە بە قوربان من جملێتە بەڵێ فەرموو بەڵێ بە قوربان بەرە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فەرموو. بنسبت ورکەوە وای مامۆستا دەوانەیە کێشەی فەرمانبەر و مامۆستا حەل بدێ بەڵام کێشەکانی کە باوەڕ ناکەمەوە بزووی حەل بدێ. کێشەی چی وەکو چی بۆ نمونە کێشەی چی حەل نابێ بۆ نمونە کاک هادی؟ بەڵێ ئەم ڕەشبینەی خەڵک لە چیەوە سەری هەڵداوە لە کوێوە هاتووە ئەم ڕەشبینیە بۆ خەڵک ئەوەندە ڕەشبینە. یعنی هەرچەندە ئەگەر بینیتان کە خەڵک لە هەندێک شوێن خۆشی خۆیان دەربڕی لەوانەیە خەڵکێ بپرسێ خۆشی دەربڕین بۆچی؟ خۆشی دەربڕین بۆ ئەوە نییە کە وەکو لە بەڕێزەکان ئاماژە پێ دەکات دەڵێ ئەم خەڵکە کە هەڵدەپەڕێ و خۆشی دەردەبڕێ مەبەستەکە ئەوەیە کە ئەوانە چەندین ساڵە گوێیان لە خەڵک نەگرتووە مافی خەڵکیان پێشێل کردووە موچەی خەڵکیان دواخستووە موچەی خەڵکیان پاشەکەوت کردووە. یعنی کە ئێستا بڕیارێکی وا بدرێ ئەنی ئەوەیە مەسەلەکە دەڵێن ئەمانە ئیهمالی ئەوانەیە وای ئەمەی بەو ڕۆژە گەیاند وای کرد کە ئێستاکە بۆ نمونە خەڵک چاوی لە دەستی بەغدا بێ. تۆ هەرێمێکی سربەخۆت هەبێ لە عێراقێکی فیدرال دەواازەی سنووری خۆت هەبێ و فڕۆکەخانەت هەبێ و هەروەها داهاتێکی ناوخۆی باشت هەبێ و کاک پۆڵا فەرموو. کاک پۆڵا فەرموو برا. یعنی تۆ
دەبینین بەڵێ کاک پۆڵە الو بەڵێ کاک پۆڵە الو کاک ئەنوەر بەڵێ گوێم لێتە قسە بکە کاک پۆڵە کاک ئەنوەر گوێم لێتە کاک پۆڵە قسە بکە کاک پۆڵە کارەکان لە کارمەندەکان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک ئەنوەر بەڵێ گیان ئێمە دەبی بگەڕێینەوە پێشینەی دادگای فیدرالی جۆرەکانی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ئایا ڕاستی دادگای فیدرالی ئەو شوێنە پیرۆزەیە ئەو شوێنە مقەدەسەیە کە کورد کردیتە خەیاڵدانی ئاواتەکانی بەرنامەکەی بەڕێزت ڕای تۆیە بەڵام ڕای من هیچ ئومێد بەخش نییە بڕیارەکان هیچ ئومێدێکم نییە بۆ چونکە ئەو بڕیارانە بە ڕەزامەندی یەکێتی و پارتی دراوە خەڵک باسی ناکە بەداخۆشیکەرەوەی سیاسی دێتە سەر کەناڵەکان وای نیشان دەدا دژی پارتی و یەکێتیە بۆ چونکە ئەوانە دوو ئەندامی زێچیدیان هەیە لە دادگاکە کەواتە ئەوان دەیەنەوە سوکایەتی بە کورد بکەن با تێبگا ملەتی کورد هەڵ نەخەڵەتین ئەوانە پرۆژەیەکی درێژخایەنە لە خاکەوە دەستیان پێکرد کاک ئەنوەر یەکێتی و پارتی لە خاکەوە خاکی پیرۆزی کوردستانیان کردە لە کێشە لەسەر وایە بە ئاشکرا کاک پۆڵە دوو ئەندامیان هەیە دوو ئەندام بە کۆی دەنگ بڕیار دەدرێ پێنجەکەی تر ناتوانن کەواتە جەنابی پارتیەکە و جەنابی یەکێتیەکە واژۆیان کردووە بە کۆی دەنگ لە ناو دووکەوانە ئیجماع کەواتە ئەوانن نەک ئەوانەی چوون سوکایەتی بە کورد دەکەن لە دادگاکە باسی پێشێلکردن و داگیرکردنی زەوی زوتیارانی کورد دەکەن هێرش و پەلاماری سوپای عێراق تۆ سەرگەڕەکە کوردەکان ئەوانە نووسون بەڵام لای وان دادگای فیدرالی گەلێ پیرۆزە لای ئەوانە پیرۆزە کردویانە العیاذ بالله کردویانە بە کەعبەی دووەم ئێوە هەڵ خەڵەتێنراون ئێوە هەم لەلایەن عێراق و هەم لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە هەڵ خەڵەتێنراون بڕیارەکان بە دڵی پارتی و یەکێتیە بە دڵی ئەوانەیە کە دەیانەوێت قەوارەی بوت هەرێم نەمێنێ نەک بچووک بێتەوە هەر نەمێنێ ئەوە لێلێ لۆلۆ ماوە ڕای بەندە نەخێر چارەسەر نابێ چونکە ئەگەری داناوە ئەگەر وابێ عیزە ئەڵێ ئەگەر وابێ بڕیارەکان ئەگەرن بەڵام خۆت کە کوردێکمان دەبوو کاکە ئەنوەر خۆت کە کوردێک دەبوو دەیگوت چۆ دادگای فیدرالی بەس بۆ بڕەت کاتێ دەکەم تاقی بکرد بە بزانن ئەنجی دادگای فیدرالی چەند دەدات بەروەرە چەند هاو سەنگە لە بڕیارەکان بچوبایە گوتوایە بە چ بڕیارێک بە چ دەقێق سوپایی فەرماندەی گشتی هێزە سودانی پەلاماری گەڕەکی کورددا لە چ دەقێک هەیە دادگای فیدرالی ئەوانەی شارەزان ئەوانەی کردوتانە بە شوێنێکی مقەدەس وەرنەوە هۆش خۆتان معامەرەکە زۆر لەوە گەورەترە ئەوانەی بەشدارن و وا تێدەگەن ئەوانە دژی نا لە مێژە خاکرا کێشە لەسەر سارەنووت کرا کێشە لەسەر موسە کرا کێشە لەسەر ئاواتی کورد لە ژێر خاکندا کرا کێشە لەسەر عێسک و بروسچی ئەنفالەکان پیرۆز پەرامۆش کرا ئەنفالچیەکان هێنراوە کەواتە ئەوە لێلێ لۆلۆ ماوە بە کۆی دەنگ بڕیاردراوە کورد نەمێنێ بە دەنجی پارتی وێکێتی و هەردوو ئەندامەکەیان ئێوە چیکەرەوەی سیاسی نین ئێوە چیکەرەوەی حزبین کە دەڵێن بە دڵی پارتی و یەکێتی نییە بەڵێ بە دڵی پارتی و یەکێتی و سەرکردەکانێتی بڕیارەکانی دادگای فیدرالی ئەگەر ناخواست تۆی نیشتیمان خوانەتەوە تا یەک ریزی تا خوێنی شەهیدان تا قوربانی داهێنی دەهەم ساڵە دەتانەوێت واستکات دەستەکان خۆش کاک پۆڵە کاتان زۆر سپاس بە قوربان ملەتێکی ستەمدیدەی هەزار ملەتێکی سەوتاوە بەدەست باجیکەران و دژمنان سەرم یەشاندی کاکە زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس
والله بابەتی مەسەلەی ئەو دادگای فیدرالی بەڵێ حتمما دوو ئەندامی کورد لەوێن و ئایا ئەم ئەندامە کوردانە ئەگەر ڕئیشیان نەبووە زەحمەت نەبێ بۆ دەنگ ناکەن و ئەگەر بە کۆی دەنجیشە بۆچی ئێستاکە جێبەجێی ناکەن چکە هەمووی ئەمە بابەتێک کە بەڕاستی بەیەکەوە لکەندراوە و گرێدراوە ئەگەر ئەم دادگایە بە ئیتیفاق دانراوە ئەگەر ئەم دادگایە کورد و شیعە و سوننەی تێدایە ئەگەر هەر هەمویان ڕازین دەبێت جێبەجێ بکرێ ئەگەر ڕازینین دەبێت ئێستاکە تەعەن هەبێ دەبێت گلەیی هەبێ دەبێت یعنی چۆن دەڵێ دەنگ بەرزکەنەوە بڵێن کاکە ئەم دادگایە مەسەلەن ڕاز نییە ئەم دادگایە عەدالەت نییە و دوجار ئایا بۆچی یعنی خۆ پرسیارەکە لێرە ئەوەیە بۆچی موچەی ئەم خەڵکە وای لێبێ بگاتە چێشمە چێشمی سیاسی و بگاتە دادگاکان و هەروەها بگاتە سەرمێزی کۆبوونەوەکان و ببێتە بە شەرت و شروط ئەو جا دابەش بکرێیان بێیان نێیان دەیدەن یان نایدەن یعنی بەڕاستی ئەمە مافێکی سەرەتاییە کە هەر فەرمانبەرێک مانگانە موچەکەی وەربگرێ بۆ دەبێ موچەکەی بخرێتە نام ئەم هەموو قسە و باس و ئەم هەموو کۆڕ و کۆبوونەوە و ئەم هەموو دادگا و ئەم هەموو ڕەزامەندی و ناڕەزامەندی و ئەم هەموو کۆبوونەوەی بۆ چییە ئەم هەموو دانیشتنەی بۆ چییە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدە چۆن پەیدای دەکا کەیفی خۆیەتی یعنی تۆ کە باز دەکەی من هەرێمێکم هەیە حکوومەتێکم هەیە سەرۆکی حکوومەت هەیە وەزارەتەکان هەن و دەوائرەکان مەوجودن کەواتە بۆچی ئێمە بچین لە بەغدا بپاڕێنەوە باشە کە چوو بۆ ئەوێش بۆ ئیتفاقەکەوە نایکەن کە ئەگەر ئێوە بەرژەوەندی خەڵکتان دەوێ داهاتی نەوتی و نانەوتی ئایا ئەگەر بڕیارە ئێوە هەمووی ڕادستی بەغدا بکەن بۆ نایکەن دەی ئەگەر بڕیار نییە هاوارکەن بڵێن ئەمە بڕیار نییە و ئەوە ڕاز نییە و ئەمە وان نییە بەڵام بەداخەوە کە ئەوەی کە لێرە زەرمەندە تەنها خەڵکی هەژارە خەڵکی کەم دەرامەتە خەڵکێک کە بەڕاستی نازانێ ڕوو لە شێ بکە آخر تۆ لە عێراقێک لە بەسرە تاوەکو و زاخۆ ئەم عێراقە پڕێتی لە خێر و خێرات پڕێتی لە داهات سەرزەوی و ژێرزەوی ئەم عێراقە داهات و خێر و بێر و بەرەکەتە وەرە تۆ لەم عێراقە پارەت نەبێکری خان و بدەی لەم عێراقە نەخۆشیەکەت هەبێت نەتوانی بچی چارەسەری بکەی لەم عێراقە نەتوانی وەکو بەشەرێک وەکو مرۆڤێک گەشت بکەی سەفەر بکەی ئەنی تۆزێک خۆشی ببینی یعنی بەڕاستی سەیرە زۆرێک وڵات هەیە ئێستاکە لەم دنیاە ئەو داهاتەی عێراق هەیەی ئەوان 10 ئەم داهاتەشیان نییە 5 ئەم داهاتەشیان نییە بەڵام بڕۆ بزانە چۆن دەژین بڕۆ بزانە چۆن دەژین ئەوان دوجار یعنی ئەم هەموو سەرۆت و سامانە ئەگەر بە عەدالەت دابەش بکرێ ئەگەر عەدالەت هەبێ هەرتەنها ئەوەی کە داهاتی ناوخۆی پێ دەڵێن بە سنوورەکانەوە بە هەموو داهاتی ناوخۆیەوە بەشی هەرێمی کوردستان دەکا ئەگەر عەدالەت هەبێ بەڵام ئەگەر جەیشێک لە پلەدار خانەنشین کرابێ یعنی خەڵکێکی زۆر چەند موچەی هەبێ و خەڵکێکی زۆر موچەیەکی زەبەلاحی هەبێ بەڵێ هێلین خان فەرموو بەڵێ فەرموو ئەو کاتت باش بەڕێزەکەم سپاس بۆ بەڕێز فەرموو ئەی باسی چی بکەین آخر موچە هەمومان لێ دەگرێت هیچ کەم کوڕیەتی نییە لەکوێ وەڵا ئەوە هەمومان دێ موچە داغل دەکرێت هیچ کەم کوڕیەتی نییە موچە یعنی حکوومەت هیچ حەلی نییە ئەتو لە چێن دەری لە هەولێری بەڵێ لە هەولێر هەمومان جێک موچە دابەش دەکرێت ئەرێ وەڵا تازخوانەکەوان یعنی زۆر بە ئاسانی موچە دابەش دەکرێت لە هەولێری تۆ موچە خۆری؟ بەڵێ ئەمە موچە خۆریشمان بە خۆمان زۆرین دەمانی باشە چەند ڕۆژ زارێک موچەکەت وەردەگری؟ 25 ئاها
لە چێن دەریێت و هێلین خان وڵاکان وەری ئەنی زۆر پێم سەیرە نازانم یعنی ئەتو بەدیدیتە ینی دەری مەحاز تاقی دەبی موسا یعنی ئەم زۆر پێم سەیرە دەبی ئەمە تێک نێت ئێستا زۆر زۆرێکمان لەماری موسەخۆری 25 ڕۆژدارە موسە وەردەوی دەچ دایرێک وعرفتوا أنا الصخو سبا وينينا با أمريكانيين هربا كنت سبا هذا نوع جاء بريارة كان جاء بريار هيج أصل أصازنيا كالحراق صفروا شعاره في حوش إنها صفروا في كردشة بريار مهمية يجب غير مستدري هم ما عندي زۆر بەدیدی وەختێکەکەمانە 25 ڕۆژدارێک موسە وەردەوی 25 ڕۆژدارێک بەڵێ لە هیچیشمان کەم نییە نازانم خەڵکی هەو لێرە لە هیچی کەم نییە بەس ئەو شارانی کە سەر بە ئەو لانیانی گازهاندەی دەکەن و موزە موزیکیان و دەپاڕێنەوە یعنی خەڵکی هەو لێرە لا های لایف دەیت ئەوانە ڕازی منە بە ڕاپەڕینەشی ئەنجام دەن لای سلێمانی و چەند کەماڵ و کەرک و خوانەی نەبووی ئەما هیچ حەیزمانیە لەو خۆپیشاندام کە 25 ڕۆژدارە موسە وەردەگرین و ژیانمان هیچ هیچ کەم و پڕیەتمانیە لە ساحەی سەرۆ بارزانی برا گەورەی و تەواو بەڵێ پێم خۆش نییان ئەوەندە گازاندەوەی دەکەن ئەوە ڕاز نییە ئەمە هەولێر هیچ کەم و پڕیەتمان نییە و ئەوەش ڕاز نییە لەو خۆ بابستە سەجادە دەستەکانت خۆش بهێنن خان بەڕێزی بەهەرحاڵ هاوڵاتیەکە و ئازادە بەڵام نازانم 25 زیمان کە هەموو 25 زیمان جێگراتب من هەرچەندە دەزانم قسەکانی بە چۆن دەڵێ بەعکسەوە دەوت پێم وانییە ینی شتەکان بەخۆشی باوەڕی بۆ بابەتە هەبێ بەڵام ئەمە شێوازێکە لە دەربڕین شێوازێکە لە ناڕزایی دەربڕین کاگا سۆسڵاوی خوارد لێ بێم کاتت باش کاگا سۆسڵاوی خوارد لێ بێ کاک حاجییان سڵاوی خوا لە جەنابەت و تەواوی کارمەندان سپاس بقوربان سپاس دەجیاتی ئەوانیش دەستەکانت خۆش فەرموو کاک حاجیەوە خۆش بۆ دادەیەکە نا من قەنەعەتم وایە قسەکانی هەمووی بەعکسەوە بوو بەڵام ئاوا بەو شێوەیە دەری بڕێ جنات شتیوانیە چونکە بۆ خۆیان لە فکرمان ناچێ هێزی پێشمەرگیان گۆرانیان و داین مانگ ئەو کاتە پێش کابینەکەی پێشوو ئەیانوت مانگ لای ئێمە و کاتە پارەژ هەبوو هێشتا لێبڕینیش بەیانە بوو مانگ لایەوان 45 لە کابینەکەی بەرەم ساڵە ئێمە موچەمان لە 25 مانگ بۆ 30 مانگ وەرمانەکرد لای ئەو داماوەنە ها گۆرانی پێشەکە با ناوینێرم بە پێشمەرگە داماوەکانیان و ئێمە پێشمەرگەی و ناوچە و ناوی بارەگاکانی خۆیان هێنا مانگ لایەوان 45 ئەو کاتە 10 ساڵ پێش ئێستا هاوار لە ماڵم بۆ ئەوان ئەوەی کە ئێستا لە سلێمانیە کرێت داکۆچیە لەوان من لە سۆران بووم لە سۆران لە ڕەوان سۆران وتی کاکە گیانمان بە خەڵکی سلێمانی لایەوەیە وتم بۆ وتم ئەی خۆ پێت خۆش قسەکەیتی نەوەڵە وتم وتی لەبەرەوە هەر کێشەیەکە بێ مشکلێکە بێ ئەگەر ئیمتیازات بێ ئێمەشەگرێتەوە هەموو کوردستانەگرێتەوە ئەمن لەم تەلەڤیزیۆنیە وتم مانگێت 2 مانگ 3 مانگ بۆ پێدەش وتم وتم حەقوانی مامۆستایان مانگێک بایکۆ 2 مانگ بایکۆ چکە لەبەرەوەی لە دێگەڵەش بۆ لاوەک تۆ مستەفید دەبێ هەر بڕیارێک لە بەرزکردنەوە بێ دامەزراندن بێ ئەگەر لە تۆ زیاترتانە مەزرێ و مستەفید نەبێت کەمتر نابێت بە دڵنیاییەوە حاجیان ئەو لێ ئەو قسەیەکرد بە شانازی شۆ داما قسەیە ئێمە جارمان بێەوە موچات چێکی دەبێت ئەم خوشتە بەڕێزەشمان من پێم وابوو ئەگەر فکرەکەی لە کۆتای قسەکانیە پێم وابوو قسەکانی حەقەیی ناو دڵی بوو ئەوها تێگەیشتۆ داماوە مەحتی یەک دوانێکی کرد ئەو پێم ئەو ئازادە مەدحی چێ دەکا و شێ خۆش دەوێت بەڵام خەڵکی کوردستان چاک دەزانێتەوە نیە بەڵێ کاک حاجی تۆ ئەوەی کێستا بەسەر هەرێمی کوردستانە دێ بچووکردنەوەی قەواری هەرێمی کوردستان لە حیزبەکەی لە کۆمەڵی داگەری لە یەکگرتووی ئیسلامی کە تو حیزبن هیچ کێشە و مەشاشی لێ بوو ئاڵۆزی ژاندر نەکۆ لەم هەرێمە ئەوەی توانی خزمەت
فەقیر و هەژار و لێقەوما و داماوی ئەم هەرێمەیان کردووە کە سوکاری شەهیدانی پێشمەرگە و غەیری ئەوەیان کردووە ئەیخوام تو حزبێ سادیان پرس دەڵێ ئێمە پێمان خۆت بگەڕێنەوە بە هەرچیان بە لەبەرەوەی تۆ هەرێمێکی سەربەخۆ و گیانێکی خۆت بە حەزار سوێن و وەزە وەڵا کاگاسۆ دەنگت تێکەڵ بوو کاگاسۆ جان کاکحاج وەڵاهی پێم وانییە هیچ کوردێک لە هەرێمی کوردستانیان لە دنیادا هەبێ کورد بێ ئەگەر دەوڵەت بێ یا هەرێمێکی وەکو ئێستا بێ هەرێمێکی سەربەخۆ بێ ڕێز لە هاوڵاتەکانی بژیرێ عەدالەت هەبێ شەفافێت هەبێ موسە لە کاتی خۆی بێ خەڵک خزمەت بکرێ وەڵا برا من بە هیچ کەسێک رازی نیم لە کورد زیاتر بەڵام تۆ هەرێمێکت هەبێ هیچت بۆ نەکا ئەی چی بکەی یاساریان سەکانت زۆر ماقولە ویستمانی تۆ بڵێم بەڕێی تۆ وەکو ڕاگەیاندکارێک لەو تەلەڤیزیۆنەوە ساعت وەزانەوە قسانی کە ئێڵەی ڕاستگویانایە لە پێش ئەوەی کەیشێتی پارتی گوڵێر ئێوەیڵێت یەکگرتووەیڵێت ئەمە قسەی دەواوە قسەی ناو دڵکە بەڵام ئەوان وان ناڵێن ئەوان خۆیان وایان کردوێت بەقان و باڵی بە 20 تەلەڤیزیۆن هەڵەدەن بەسەریا و بە شانوباڵی کەمینەکانە هەڵەدەن کاکە گیان تۆ چەند ساڵە 11 پستی بۆدانە 11 پستەکە بەس بەناو ئێوان بووە خەی وەڵی باوکم منەوە بڕیارم پێ خۆشە چوە بەس بەناو ئێوان بووە بڕیارەی تر مەسەلەی کەمینەکان کەس ناتوانێت ئینکار بکە لەبەر ئەوەی کە کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە مەسیحی هەیە تورکمان هەیە بەڵێ ئێزدی هەیە کاکەی هەیە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی مرۆڤن مافیان هەیە بەڵام بە حەقی خۆی مافیان ێکاک حاجی بە حەقی خۆی منیش ئەو برادەرەی ئەو سکرتێری پەرلەمانەکەی پێش و ئەم کابینەی پێش و فەرماندەیی 1000 نەفەری زیاتر دەنگی بەوتەوە حیزب دەنگی خۆی لە خۆی زیادە شتیوانی حل بووە بەرحاڵ هەر جەناب فەرموودیانە من ڕازی نیم لەسەرەوەی گەڕاینەوە بەغا و ئەوەی بەغاش ئەو 200 حیزبی لێ لە زیاتی ئەمە ئێمە 200 حیزب هەر کاتێک ئەمە بە سیاست کراوە ئەمە سیاسی بەرژەوەندی چۆن هایی کراوە هەموو کەسێک ئەزانێ ئەمە چۆن هایی کراوە کاک حاجی من ئەزانم لە منافەسەی حیزبایەتی ئەم دوو حیزبیا چۆن هایی کراوە تۆ ئەزانی فڵان کەس ئەزانێ هەموو کەسێک هەموو کوردێک ئەمازانێ ئەوەی کە ئێستا گەر مامۆستایان بڵێن ئێمە کردومانە بەخوایەوە نەتان کرد مامۆستایان حرمەتم بۆ جەنابتان ئەمە لە منافەسەیەکا کراوە ئەم لێرەش بە وڵاتێترەوە خۆی وڵاتێ زانی چۆنە کاگاسۆ کۆمەڵێک کەیس و مەلەف لە دادگای فیدرالی هەیە حەزیان لە کامی بیدەری دێنن و جێبەجێ دەکەنیان ئەوە تا لەوێ خەوتۆتەوە حادی بە تایبەتی شتێک لە زەرەوی هەرێمی کوردستان و کوردابێ پێ دوایە عەرەب ینی یەکگرتوو نەبن بەرامبەری بەڵام ئەگەر ئەوانی ژێگرتوو بن ینی حکوومەتی عراقی و حزبەکانی عراقی و عەرەب یەکگرتوو بن بەرامبەر بە ئێمە دژی یەکین ئێمە خۆخۆرین ئێمە بەداخەوە ئەوە کارە ساتەکەیە باڵە کاک حاجی جان بە تاکیدی ئێستا هەر کاتێک کە بەرژەوەندی بەغا لەگەڵ بە تایبەتی ئەم زۆنی ئەم لاو ئەو لا بە تایبەتی زۆنی سەوت کە بەرژەوەندەکانیان تێکس و کەوەک های خوانەکە بەغا لە ناو خۆیانەوە قەچیان بەسەرا بۆ شێشمە چێشمە قەسەم بەخوا چاومان بە دینارێ ناکێت نیچە خۆت هەر چاومان بە دینارێ ناکێت لەمان خراپترت بێتەوە دڵیا بندەوە بەڵام ئێستا زروفەکە وایە بەخوا برامەمە لەبەر ڕوودۆ جوانەکەمان و سپێتەکەمان نیەوان ڕەشتاڵە بنێمە سپیدین بەخوا بران ئێستا سیاسەتێکە هەمومان نەزانین چۆن چۆنیە ئەمڕۆ سیاست ئەمڕۆ بە خۆیان چۆن بیانە سیاسەتی خۆیانەکەن چۆنی بیانەوێت دەستۆکان بەڕێزی بە قوربان زۆر سوپاس بەڵێ فەرموو بەڵێ ئەم بابەتی دادگای فیدرالی و ئەم بڕیارانەی کە دراوە ئەمە خەڵکانێک پێیان وایە کە لە نەتیجەی ئێهمالی لە نەتیجەی گوێپێنەدان ئەم بابەتانە دروست بووە باوکی محەممەد سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سوپاس بە قوربان کاک باوکی محەممەد فەرموو قسە بکە بە قوربان زانین دەڵێی زەناوت کاکە ئەو خوشکەوە ڕێزە ڕاستە فەرمی چکە عاردەشی دەدەنێ پارەی 20 مانجی مەعاشی دەکا بەهەر حاڵ کاک محەممەد جان باوکی محەممەد تەواو قسەی خۆی کردو ئەوە خەڵکیش دەزانێ وایە یان وانە نا یعنی عاردەچی وەردەگری پارەی نەک 50 مەعاش
مەرز لێواش بێ مەرز لێواش بێ بابا ئەو وەزعی گەلک باشاوە ئەمە لە هەولێر قسێ ئەسعالیان ئەمە لە هەولێر قسەیەکەین لێ دەبرای خۆت حاری خەڵکی زۆر خراپە. ئەی چەند ڕۆژ زارێک معاش دێ؟ وەڵا بەخسیان خوشکەی دەبێ هەموو سەر هەفتیان معاش بێ. ئەدی لە حەقیقەتدا چۆنە؟ نا لەوانێ لە سەر مەریخ ڕژیە ئەو خوشکە بەڕێزە. بە هەر حاڵ تۆ دەڵێ چی؟ کاکەنوەری بەڕێز سلێمانیش غەڵەتە برێلۆ نابێت و برێ هەولێر هەمووی عام هەولێر. زين شو كاك باوش محمد بس حەز دەکەم یەک قسەت پێ برێم پێشەوەی کە قسەکە جەنابەت بکەیت. کەسێک تەلەفۆن دەکا مانای ئەوە نییە هەولێر هەمووی ئاوایە. کەسێک لە سلێمانی تەلەفۆن بکە مانای ئەوە نیە سلێمانی هەمووی وایە. یعنی ئەگەر کەسێک لە سلێمانی غەڵەتێکی کرد مانای ئەوە نیە سلێمانی هەمووی غەڵەتە. ئەگەر کەسێک لە هەولێر غەڵەتێکی کرد مانای ئەوە نیە هەولێر هەمووی غەڵەتە. کەواتە قیاس لەسەر نەفەرێک و دوان ناکرێت. ئەگەر ڕوخسەت بدەیت فەرموو ئەگەر ڕوخسەت بدەیت قسەکانی خۆم تەواو بکەم. فەرموو بەس دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەس سپاس دەکەم. جێر دەبرا خۆت ئەمە بە خۆمان بە شانازیەوە پیاوە حکومەتینە با نەبێ حکومەتی شەخسی نەیفرانی نەیفیستێنە حکومەتی کوردیە ئەمە پێم خۆشە. جێر دەبرا خۆت ئەگەر ڕوخسەت هەبی. فەرموو گیان ئەگەر ڕوخسەت هەبی قسەکانی خۆمان تەواو بکەین. ئێستا پێمان خۆشە پێتەڕەکانمان کوردی لێ پێمان خۆشە قسەخانەکانمان کوردی لێ پێمان خۆشە یعنی هەموو زێ کوردی لێت بە شانازیەوە بەس یا معاش لە وەختی خۆی بێ وەزعی خەڵکی باش بی خەڵک هەیە وەزعی خراپە خەڵک هەیە بەبرای خۆم برێم یعنی هەموو یعنی بەڕاستی پێویست ناکات و ئەمن فلان فیسکە برێ یان ژنەک لەو سەری قسەی دەکا بەناوی زۆری نە قسەی بکە زۆرینە بڕۆ لە شێتان پرسە وەزع کوردی خراپە. یعنی ئەو باش بزانی کوردیش نارێ سلێمانی و تەمتەماڵ و کەرکووک و کورد عام دەگرتەوە. بەڕاستی وەزعی خەڵکی زۆر خراپە پێر هاگای لە برسی نییە داپێتی مەیە یعنی وەزعی زۆر خراپە کرێتی هەیە دوومان سێمان کرێ نەدایە. کاکەنوەری بەڕێز ئەجێ لەو کەتان ڕامەگرە ئەوانی یعنی بەڕاستی کرکا خۆرن دەوروبەری مەنزەرێنە زۆر گوێیان لە ڕێم پێیان قەتاکەی پیاوانەتە زۆر ئەم بە کەس قەتع ناکەم هەمووی با قسەی خۆی بکەم. جێردە من دینی ئیسلام تەخوازی دەرێ عەدالەت بە عەدالەت شەرت نییە لە حوکم دەماڵێش لە دایرەکان ئێستا یەک بە خۆمە من ئەگەر لە دایرەک بم دەبێ عەدالەت بم لە شوێنی خۆم. جوانە ئەوە ڕاستی بی کاکەنوەرجیان یعنی کورد لۆ ڕاپەڕینی کرد ئەمن موادەستاما یعنی باش دەزانم بە بیرما لۆی ڕاپەڕینی کرد کە خۆمان بناسین خۆمان بینە سەر حوکم خۆمان خۆشمان بووێن جەنابەت ێزە شانازیت پێواکەم کە ڕاگەیان نێکتەیە مەسەلەن چەند خۆشە گوێ دەدەینە یەک چەند خۆشە مەسەن پێشان حکومەتی بەعەسە بوو ڕاگەیەنەکان بە زۆری عەرەبی بوون چەند ناخۆش وێ چەند خۆشە تەماشە تێکەگەین و گوێ دەدەینە یەک بە حکومەکە شەوا بێ معاش لە وەختی خۆی بێ خەڵک گلەی نابێ یعنی وەزعەکە بەڕاستی کارکەنوەرجیان دەستەکانت خۆش باش محەممەد کابرایەکی دانیە لە سلێمانی قسەی دەکات لە هەولێر قسەی دەکات لە سۆران قسەی دەکات ئەمە هەمومان یەکین ئینشاڵڵا. پەیامەکەت جوانە کاک دەستەکانت خۆش هەموو شتێک بێ قسەی زۆر جوانت کرد پێم مەبڕا وتت من پێم خۆشە یعنی قسەکەی زۆر جوان بوو کەس پێی خۆش نییە عەرەبەک لەو سەری بێ حکمی من بژێڕی ئەگەر کورد باشوی لەگەریە بێگومان. ئێستا ئەو خوشکە بەڕێزە ڕاستە فەرمی بێلایەکی دەدەنێ بەشی 50 ساری دەکا یعنی ئەگەر هەموومان جێلۆ نمونە هەفتێ ئەو بێلای بفرۆشیەکە هەموو هەفتیان معاشی هەیە. دەستەکانت خۆش باوکی محەممەد سپاس بە قوربان سەرچاوم باشە گیانەکەم سپاس باوکی ئەبوو هاڕون فەرموو. بەڵێ ئەبوو هاڕون بەڵێ فەرموو قسەی بکە کاک ئەبوو هاڕون کاکە پێ بڵێم با قسەی بکە. ئەلو کاکە بەڵێ گیان فەرموو.
دەنگەکەمە گەڕێتەوە ئەوە مەکە نازانم بڵێم چی وڵات چۆن حاجی بەڵێ گیان بەڵێ سەودەکەمە گەڕێتەوە بۆ خۆم بەڵێ برا کاک عەدنان فەرموو بە قوربان بەس دەنج تەلەڤیزیۆنەکەت کەس سپاس دەکەم بەڵێ نازانم پەیوەندەکان خەتای ئێمە خەتای ئەو خەڵکەیە نازانم بەڵێ بەرنامەکە بەرەو کۆتایی دەڕوە طبعا بابەتی عەدالەت ئەو ڕێزە ئاماژەی پێکرد ئەگەر عەدالەت هەبێ بەڕاستی خەڵک لە خۆشگوزەرانی دادەژی ئەگەر عەدالەت هەبێ کاک یوسف بڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. ڕێزم کەسانە کەنە خوازان ئەگەر بەغدا بڕیارێک لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستاندا ئەوە لە شان و سکوڵ کودایەتی وانزان بەڕێزم ئەمن دانیشتوی شاری هەولێرم فکری هەنیم هەیە لە تیارێک هەمە لە سالی کۆپتەری بێدەن سەسارێ هەمە بە ئاوستەمەنی ئیشکاتن سەسارێ فکرێدیم هەیە بەڕاستی ئەو دەردەی بە من دەکرێتن ئەو من سوراحی لەگەرە من دەکرێتن لا ئەو هەولێرەی لە کەس نەکرایە لە إلا تشبيه النبي بپێغەمبەری صلى الله عليه وسلم إلا أولا يعني تشمو محافظي لهم كاكا هو بس كتابك مدني كاكا وثيقك مدني كاو فكرنا تقييم بكن تي باشا خرافة بس بيضرب جايين بمستوى مدني والله يا ما مستوى ناكل يعني أول دي ناكل بس مستوى مدني بالمستوى بين فكرة كان في تواوي أن تواوية أول دس ناكل آخر أول كوداتيا أول كوداتيا ما بتخمي وارين ما بي خمي وقلتم صلاة ما بتنما دەستەکانت خۆش کاگیس زۆر سپاس دەکەم بە قوربان بەڵێ کاک عومەر فەرموو برا کاک عومەر گیان فەرموو بە قوربان کاک عومەر قسە بکە بە قوربان باشی بە قوربان حواڵ باشە سپاس بە قوربان دەستەکان خۆش فەرموو حدد يهودي كيفين وسنما فطور الجاري عيرين إجا دواء وقت في غالة الله وهوان في الجادة يهدد كيفين وسنما چۆن کا عومەر وەڵا تێت نەگەیشت الله تنسف أو فشتا أو جاري كذا ينعسي الرابط ينعسي الجاري لغاية سيطلع والله أبو ما غينا معاش ورقين نعسي أو خذ كباور يبقى أخوات إن كيد كل عظيم ولا بخلق إليه إلا ما في شيطان قبل السلام والله من بما ساية يعني قصي خوي كردو طواو يعني خلق أجاي لو واقعك هيدا زانيت شو يعني بيزناك من اللي رأست من ناتو أنا مكسر خلط يعني لما روي واقع خلق هم مشتاق واقع دبينه هناك آخر إذا عكية ورا بينا إن كان بعضي حيبنيها ما زين شو أنا كعمر جان تو كقصيش راس دكي أما لا نرخي خود زياد دكي أجر إخوانك قصيش نراس دكي لا نرخي خود هذا بالزيني هناك آخر مقوضان كيناك هو بغيد وقام دوم كله وقام هم ما يجي أمامنا تشيء من نبغاني أو شيء ئەساییە خەڵک واقعەکە ئاگادارە و دەستەکانت خۆشکا عومەرجان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ بەڵێ ئەمە دوا پەیوەندی بوو ئەگەر لە 2003 تاوەکو ئێستا زیاد لە 20 ساڵە کۆمەڵێک لە سەرکردە و لە پەرلەمانتار و لە وەزیر و لە بەڕێوەبەر و لە هێزی ئەمنی لە عێراق پارە وەردەگرن عیب نەبێ و کارەسات نەبێ و هیچ کێشەیەک نەبێ بۆ عیب ئەگەر پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش لە بەغداوە بێ خواتان لەگەڵ